کۆمەڵی دادگەری کوردستان وەک لایەنێکی سیاسی هەرێمی کوردستان پێدەنێتە بانگەشەی هەڵبژاردنی ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە. لەوبارەیەوە ولادیدارێکی تایبەت بە کەناڵی ئاسمانی پەیام ئەندامێکی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری چەند پرسیارێکی تایبەت بە هەڵبژاردن و بەشداری کۆمەڵ لەو پرۆسەیەدا ڕوون دەکاتەوە. محەممەد حەکیم ئەندامی ئەنجومەنی باڵای کۆمەڵی دادگەری لەو بارەیەوە دووپاتی کردەوە. بەشداری حیزبەکانی دەرەوەی دەسەڵاتی هەرێم لە هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەراندا زۆر گرنگە تاوەکو پێکاتی سیاسی ڕاستەقینەی هەرێمی کوردستان لە بەغدا دەربکەوێت و نوێنەرایەتی هەرێمی کوردستان لە چەند حیزبێکدا کورت نەبێتەوە. لایەنەکانی دەسەڵات زیاتر لەوێ ناڵێن هیچ نەکراوە، بەڵام بە ڕێژە تەماشا بکەین ڕێژەیەکی زیاتری هەنگاوەکانیان بۆ بەدەستێنانی پلە و پایە و پۆست و ئیمتیازاتی حیزبی بووە و کەمتر وا بووە داکۆکی کەر بوو بێتن لە مافەکان. تەمان خەڵکێک بەستم لێرە نوێنەرانی کۆمەڵی دادگەری کە دوو کەسیش بوو بێتن زۆر جا شایەتیەوە دراوە کە پێگەیەکی زۆریان هەیە و ڕۆڵێکی زۆریان هەیە و دایم لەکوێ مافی گەلی کورد و شایستەدارایەکانی خەڵکی کوردستان لە بەغدا باسی لێو کرابێ و سنوور و مادەی ١40 و شایستەی چین و توێژەکان لەوانە مەسەلەن جوتیاران هەر کاتێ باسێکی وا کرابێ کە پەیوەست ببێ بە خەڵکی کوردستانەوە نوێنەرانی کۆمەڵی دادگەری داکۆکی کەر بوون و ئەمەیش حەقیقەتێکی لەوێ سەلماندووە کە بوونی فراکسیۆنێکی تر یان خەڵکێکی تر لە دەرەوەی نوێنەرانی هەردوو حزبی دەسەڵاتی هەرێمی کوردستان گرنگە و ئەهەمیەتی خۆی هەیە. لە درێژەی ئەو دیدارەیان بەرپرسەکەی کۆمەڵی دادگەری دووپاتی دەکاتەوە. لە ڕابردوودا لە ئەنجومەنی نوێنەران بازرگانی بە پرۆسەی سیاسیەوە کراوە کە ئەم بازرگانیە بەشێک لە نوێنەرانی کوردی شتێوەی گلاون و پەرلەمانی عێراقیان کردووەتە هۆکارێک بۆ دەوڵەمەندبوونی خێرا. شکێمە ڕاستە ئەڵێن دەسەڵات، بەڵام خۆتان نەزان جیاوازێکی زۆریش لە نێوان یەکێتی و پارتی لە بەغدا هەیە. سیاسەتی یەکێتی و پارتی لە بەغدا جیاوازە و بەداخەوە زۆر جاریش لەسەر پۆستە هەستیارەکان یان پۆستە سیادەکان کە سەرۆکیاتی کۆمارە دوای مام جەلال بە تایبەت مشتومڕ لە نێو یەکێتی و پارتی دروست بووە بە تایبەت لەم حاڵەتەی ئەخیرا باز لەوە دەکرێت کە ینی پارە هەڵڕێژراوە بۆی ئەمواز لە مافەکەی خۆی بێنێ کە بە مافیە زانێ ئەو پارەی داوە ئەم وەفت چوون فشاریان کردووە واتە یەکێتی و پارتی ئەم ئەخیر جار شاراوانیە سیراحێکی زۆر لە بینیانە هەبووە کە سەرۆکایەتی کۆمار بوو کامیان بێت. بەغدا بەداخەوە ینی پەرلەمانی بەغدا هەم بزنسی حزبی تێدا دەکرێت و هەم بزنسی شخصی تێدا دەکرێت. ئەمە لێرەوە دەکرێت ئێمە جیاوازیەکی کۆمەڵی دادگەری بڵێن ئەویشەوەیە کۆمەڵی دادگەری ئەکرێ بڵێم تاکە حزبە بۆ ڕێژەیە کە پەرلەمانتارانی پابند کردووە لەو شایستەدارایی خۆیان کە وەری دەگرن بەشێکی باش دەگەڕێتەوە بۆ دارایی کۆمەڵ و تاکو ئێستا نوێنەرانی کۆمەڵ ینی لەوێ لە بەغداوی منە بیستم ینی بزنس دەکرێ بە کوردەکانەوە کە ینی کە باسیەکەی واتە بزنس جێی سیاسەتکردن و ئەوەی گرتووەتەوە ئەوە تا ڕادەیەکی ینی ڕادەیەکی فەردی هەیە واتە لە تاکەکانە ئەیبیستی بە تایبەت لە نێو سونەکان و لە نێو شیعەکان و هەروە لە نێو کوردەکان واتە بووەتە چوون و گەیشتن بە پەرلەمانی بەغدا بووەتە کە وەسیلەیەکی خۆدەوڵەمەندکردنیەکی خێرا خۆدەوڵەمەندیە خێرا گەرچی بۆ خۆیان هەر خودی موچەکەیش موچەیەکی زەبەلاحە. بەڵام من تاکیدی پرسیارەکە دەکەمەوەتە پشتیوانم وایە بەڵام دەکرێت لێرە جیاوازیەکی کۆمەڵی دادگەری بڵێم ئەوی شەوەیە کۆمەڵی دادگەری کۆی پەرلەمانتارانی لە 2005ەوە بە بەغدای و بە کوردستان و بەوە کۆمەڵی دادگەری ئەکرێ شایەتی بۆ 90 خەڵکەکەی بدەم کە پابەندی ئەو بڕیارە داراییە کە کۆمەڵ ڕێژەیەکی زۆر لە موچەکانی خۆیان ئەگێڕێتەوە بۆ دارایی و پابند بوون. ڕۆژی دەی مانگی داهاتوو هەڵبژاردننی ئەنجومەنی نوێنەران بەڕێوە دەچێت.
کۆمەڵی دادگەری کوردستان بە 5 کاندید لە 5 بازنەی جیاواز بەشدارە. لەو چوارچێوێشدا داوا لە هاوڵاتی و دەنگدەران دەکرێت هۆشیارانە دەنگ بدەن و ئەو نوێنەرانە بنێرنە بەغدا کە جێی متمانن و ڕابردووی کارکردنیان ڕوونە. هەروەها ئەو قەیران و نەهامەتیانەش لە بەرچاو بگرن کە چەندین ساڵە لەلایەن حیزبەکانی دەسەڵاتەوە بەسەریاندا دەهێنرێت.